زۆر بەخێر بێن. ئێمە ئەمڕۆ کۆتا ڕۆژمانە لە هەفتەی کارسازی جیهانی بە پێویستمان زانی لە پاڵ ئەو پانێڵانەی کە تایبەت بوو بۆی کە چۆن پشتگیری گەنجان بکرێ هەم وەکو سێکتەری حکومی هەمیش وەکو ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی و بەڕێوەبەری ژووری بازرگانی ویستمان باس لەوە بکەین کە دووبارە تێبگەینەوە کە ئێمە چۆن لە هونەر ئەڕوانین و دووبارە پێناسەی هونەرینەوە بەو چاوەی کە ببێ بە پشتگیریەک لە ڕووی داهاتەوە بۆ هونەرەت بۆیە وەکو پێشتریش گفتوگۆمان کرد وا دیارە هەندێک تەزاڕوب یا بڵێم کۆنفلێکت هەیە لە نێوان ئەو هونەرەی کە ئێمە لی تێگەین و ئەو کەسانەشی کە بەڕاستی لە ناو کارەکەیان وە زۆر زەرور بوو بۆ ئێمە کە دووبارە پێناسەی هونەر بکەینەوە پێشەوەی بچینە ناو ئەوەی کە بەڕاستی هونەرمەندەکانی ئێمە وەکو ناتوانن دەوڵەمەند بن بۆ زۆربەی کاتیش ناتوانن ژیانی خۆیان بەستە نا بە هونەر بەڕێ بکەن بۆیە من لە کاک شیروانەوە دەست پێکەم زۆر بەخێر بیت کاک شیروان مامۆستای زانکۆیە و چەندی ساڵە کار و چالاکی هەیە لە بواری هونەردا بۆیە ئەمانوێ بۆ دەست پێ بکەین ئێمە وەکو تاکێک کە ئەگەر لە ناو مەجای هونەران نەبین ئەگەر ئارتست نەبین چۆن لەو هونەری ئێستا تێبگەین کە بە نمونە لە جوگرافیایەکی وەکو کوردستانە ئەگوزارێت و ئایا بینەر چۆن بتوانێت پشتگیرکەرێکی باش بێت بۆ ئەکسپۆرتکردنی هونەر بۆ دەروی کوردستان و لە ناو خۆشە ڕێزێک بژیرێت بەڵام ڕێزەکە تەنها بە پارەنە بەڵکو بە چاوێکی هونەریانە سێری بکەین. زۆر سپاس. ئەگەر ئێمە لەسەر پەیوەندی هونەر و بازار یا پەیوەندی هونەر و ئیکۆنۆمی قسە بکەین ئەبێت چەمکەکە فراوانتر بکەین کە مۆزوعەکە بەس هونەر نییە ئەو هونەری کە ئێمە لی تێگەیشتوون مۆزوعەکە کولتور بەعام چونکە ئێستا کە باسی ئەو تێرمە ئەکرێ باسی لە کریتیڤ ئیندوستری ئەکرێت یعنی ئابووریکی داهێنەرانە یعنی بەجارە لە چەمکی ئەوەی کە ئێمە باسێکین هونەر نییە بەتەنها بەڵکو هەموو ئەو کار و چالاکیانەیە کە پەیوەندی بە داهێنانەوە هەیە چونکە لێەوە ئەبێ هینەکە بگۆڕین ڕوئیاکەمان بگۆڕین چۆن پەیوەندی داهێنان و بازار دروست دەکەین لێرە ئۆکەی هونەری ئەو تێڕوانینەی ئێمە بۆ هونەر کە دروست بۆ لەم چەند ساڵانی ڕابردووە تێڕوانینێکی نازانم ئەگەر لە هینی ئەتوانین بڵێن تێڕوانینێکی سەردەمی ڕۆمانتیکانەیە کە هونەرمەند کائینێکە ئەبێ بژی بەبێ پارە ئەبێت ئەو لە خزمەتی کۆمەلگایە دائیمەن بەخۆبەخش هونەرمەند کەسێکە کە پارە پەیان ناکات ناوێت پارە پەیاکە ئەو دائیمەن چی پێڵێن بۆ کۆمەلگاکە مردووە نازانم بۆ کۆمەلگاکە دائیم قوربانیە ئەم تێرمە دەنێکە نەماوەکە لە چونکە کایی هونەریش وەکو هەموو کایەکانی کە ئەتوانێت هەلی کار دروست کات و لە بازاڕا بێ بەڵام ئەمە ئەوە نییە کە بڵێ هونەر تیجاری بکرێت یعنی ئەوەش شتێکی پرسیارێکی کەمانە چونکە ئێستا زانین لە دوای هەفتاکان و لە نهایەتی هەفتاکان و هەشتاکان لە هەموو ئابووری جیهان کە باز لە کریتیڤ ئیکۆنۆمی کرێن یان کەڵچەر ئیکۆنۆمی لە ئێستا گەورەترین کایی کولتوری کایی داهێنەرا ئابووری لە عالەمە ئابووری کولتوریە یعنی بەس ئەمە چەمکێکی فراوانترە چونکە ئایتیشی تێکەوێت و دیزاین ئایتی وێب تەلەڤیزۆنەکان معماری یا مەسەلەن هەموو ئەپ دروستکردنەکان پرۆگرامی ئەوانی کە لە مەجاڵی ئەپ و دیزاینی کۆمونیکیشن ئەمانە هەمووی ئەکەوێتە ناو ئابووری داهێنەر یعنی بۆیە کاتێک لە کوردستان باسەواکەین کە هونەر ئێمە ئەڵێن هونەر ئێستاش ناڵێن داهێنان کە بتوانێت بێ بەکایەکی ئابووری ئەبێ چەمکی هونەر جارە بڵاوکەینەوە بۆ ئێمە اعتراف بۆ بکەین هەموو داهێنەرەکان کە داهێنەرەکانی کە وەکو هونەر هینی بکرێت وەکو چۆنەڵێیت ڕسپێکتمان بۆی هەبێت چونکە ئێستا لای ئێمە بەس هونەرمەند تینە یەکی ئیشی دەست بکات بەقەر هونەرمەند ئەو جیاکردنەوەی چۆنە کاک شیوان بۆ نمونە بۆ ئێمە جیامان کردوێتەوە یعنی بە قسەکەی تۆ بێ ئەوە غەڵەتە کە ئێمە داهێنانەکان وا لێ بکەین داهێنانێکیان کەمتر ڕێزی لێ بژیرە دانێکیان زیاتر بێت بۆیە ئێمە زیاتر حەزەکەین پەینتینێکی وا ببینین کە یەکسەر بیکڕین بەڵام شتەکانی کەمان بەلاوە گرنگ نییە ئەمە کلتوری پێشتری خۆمانە یا نەخێر ئەمە خۆمان قەرارمان داوە
ئۆکەی سەر چەند هینێکی هەیە چەند سەبەبێک هەیە لەوانە یەکێک لەو سەبەبانم باسی نەکەی ناکەم باگراوندی ئێستاگەر بە تایبەتی باسی شێوەکاری بکەین باسی موزیک و ئەدەب ناکەین مێژوو شێوەکاری لە وڵاتانەیە زۆر کەمە لە شەرقی وسەتا مێژوو شێوەکاری زۆر تازەیە یعنی وەکو ئەدەب نییە مێژووکی چەند هەزار ساڵانەمان هەیە موزیک نییە شێوەکاری هەر لە دوای سیەکانەوە دروستە بێت لێرە ئەمە کێشەیەکە کە هونەری باسی شێوەکارێکم باسی موزیک و ئەدەب ناکەم یعنی لە ناو کۆمەڵگاکەیان یعنی نەبووە بە پێداویستیەک کە خەڵک من سەرەتا پێم باشانی لە پێناسەی هونەر دەست پێ بکەم جارێکی تر چکە ئەو پرسیارە سەنتڕاڵ بەلایەمەوە کاڵین هونەر طبعا ئەگەڕێنەوە بۆ زمان ئەنگلیزیەکە لە ئارتەوە هاتووە ئارتیش لە لاتینیەوە وەرگیراوە لە ئارتسەوە بڵێن ئارت گەرمانایەکی سەرەتایی باسکین بریتە لە دوو بەش یەکەم پرسیارێکە لە وەسیلە پرسیارێکەوەی چناوەندێک بەکارێنیت و پرسیاری دووەم یا بەرگەی دووەم لە پرسیارەکە پرسیاری غایە مەبەستە چییە کەواتە ئەگەر بەشی یەکەمی خەزەی ناوەند بێت کەواتە باسی میدیەمەکانەکەین بۆ دروستکردنی هونەر هەمومان نەزانین ینی میدیەمە کۆنەکان ترادیشنەڵ میدیا ئەوەیە کە شێوەکانی ڕسم و سیرامیک و پەیکەر و هەتا دوایی کاتیما دەکاتە سەر ماتریالێکی دیاریکراوە بۆ دروستکردنی فۆرمێک بۆ هێنانی ئایدیاکە بۆ ناوجود پێویستی و بۆ دوشتەیە ماتریال و فۆرمە بەڵام لە هونەری تازەیە کە زیاتر نیو میدیایە لەوانەیە پێویستمان بەو ماتریالە فیزیکیە نەبێت کە تۆ ڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵکەیت و هەروە لەوانەیە پێویستی و بە فۆرمیش نەبێت بەشی دووهەمی کەوتمان غایەیە لە پرسیارەکەمان هونەر چییە قەزەی غایە لە ناو هونەرە جاران لە ناو هونەری کلاسیکە هەمووی بەرهەمهێنانی بابەتی جوانە یاخود بابەتێکی ئیستەتیکیە کە ئەمە پێوترێت pleasant object بابەتی دڵخۆشکەر ئەمڕۆ هونەر ئیش لەسەرەوە بابەتە ناکەانی هونەر چێژ و خۆشی نابەخشێت بە بینەر و پرسیارێکی سنتڕاڵی کۆن هەیە سەبارەت بە هونەر کەمانوت هونەر چییە کەواتە پرسیار لە چیەتی هونەر یاخود لە ئەسەنسی هونەر ئەم پرسیارەش جارێکی تر گۆڕاوە ئێستا پرسیارە سنتڕاڵەکە لە چ شتێک هونەر نییە ئەمڕۆ هەموو شتێک هونەرە بەڵام لە ڕاستیە ئەم گشتاندنە بۆ هونەر لە بەرژەوەندی هونەر نییە لەوانەیە پۆزتیف نەبێ وەڵامەکەی هونەر لە ناو هەموو دیزاینێکی ئێمە هەیە لە ئۆتۆمبیل لە خانوو لە تەلارسازی بەڵام وەکو خودی خۆی هونەر لە ناو ئینستیتیوشن لە ناو مؤسسەکانە هەیە بەڵام سربەخۆیی خۆی نەماوە بۆریس گرۆیس لە یەکێ لە ئارتیکەڵە بەناوبانگەکانی The Truth of Art ئەو پرسیارە و لوژێنە چونکە یەکەم جار هونەر بەهای جوانی هەبوو لەگەڵ سەرەتای مۆدەرنەی کلاسیک ئەو بەهای جوانی لێکەنەوە بەهای تریەت ئەبێ بە بەهای حەقیقەت یەکێک وەک هایدگەر لە مۆدەرنەکان لە فەیلسوفە مۆدەرنەکان کە یە تەرحی حەقیقەتەکە یاخود ئەیبەستێتەوە بەڕاستی هونەر ئەمە جارێکی ترەخرێتەوە ژێر پرسیار چونکە مەرج نییە هونەر ناوەندێک بێت بۆ دۆزینەوەی حەقیقەت یا بۆ کەشفکردنی حەقیقەت بەڵام بۆریس گرۆیس پرسیارەکە بەم شێوەیە کە ئاڵە ئەگەر ناوەندێک نەبێ بۆ دۆزینەوەی حەقیقەت واتە هونەر چییە لێرە بێ بە پرسێکی سۆسیۆلۆژی ئەگەر بیکەین بە بابەتی پێوترێت ئینسترومنتال ئارت یاخود هونەرێکی ئەداتی کە تەنها پێداویستی بازار پڕکاتەوە یا با بڵین پێداویستی بینەر پڕکاتەوە بینەریش لێرە بێ بە ئەلئاخر کەواتە هونەرمەند ئەگەر خود بێت ئەلئاخر بینەر متەلەقی ئەو کەسەیە کە خواستی خۆی ئەسەپێنێ بەسەر هونەرمەند کەواتە کە هونەرێتە ناو بازار یا چێتە ناو بابەتی کارسازی ئەبێ بە عەرز و تەڵەب من داواکاریەکەم هێتەوە بێ داواکاریەکانی من پڕکەیتەوە چی ڕوئایەوە کاتە هونەر سربەخۆی خۆی لەدەستدایات هونەر ئەبێ بە دیزاینێکی پەتیە ئەبێ بە تەنها دیکۆریشن ڕازاندنەوە ئەو کاتە هونەر هیچ وزەیەکی نامێنێت و سربەخۆی خۆی لەدەستدایات کەواتە وزەی هونەر لەوەیە کە خۆی فەرزکا بەسەر بینەر بۆیە لێرە کێشەیەکمان هەیە کە من لە گرفتە گەورەکانی هونەریە بینم ئەویش بەدەل لە بابەتە سۆسیۆلۆژیەکە بابەتی جۆری بینەرە کە ئێمە سەرەتا بڕیارەیەن چ هونەرێ بکەین ئەبێ بیر لەوە بکەینەوە بینەرەکەمان کێ یعنی ئێستا من ئەگەر باسی سلێمانی بکەم لەوانەیە سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری ئاستی قبولکردن یاخود پەسەندکردنی هونەرێکی ڕادیکاڵ هونەرێکی مۆدرن چونکە ئێستا ئەم باسی و خاڵاکەم و خاڵێکی
گرنگترە بەڕاستی لە ناو پرسەکەمان ئەو بابەتە گۆڕێت ئەگەر منەوە پرسیارە لە گەرمیان بکەم یا لە هەڵەبجە بکەم یا لە شارە زۆر بۆ نمونەوە نیە لەوانەیە وەڵامەکانم جیاوازتر دەستکەوێت کەواتە کاڵم هونەر چییە جوگرافیا زۆر مهمە و هەروەها کاتیش زۆر مهمە ئێستا ئێمە لە سەردەمێکی زۆر پێشکەوتوین کە هەموو شتێک بۆتە دیجیتال هەموو شتێک بۆتە تەکنەلۆژیایەکی ڕقمی بۆ نمونە تۆ ئێستا بە کلیکێک کە توانی سەردانی وەبسایتێ بکەیت و تازەترین کاری هونەری ببینی کەواتە هونەر چوە ناو کلاودەوە هونەر تەنها ئەو مەتریاڵە نییە کە لە ناو مۆزەخانەیە لە ناو گەلەریە لە شوێنەکان کە تۆ لە ناو سپیسێک بە تایبەت بڕۆی بۆی هونەر ببینیت ئەنجا من ئەگەر کاتم هەبێت بەس حەزەکەم ئەو ڕوونکردنەوەیە بم زاراوەی هونەر یاخود هونەر وەک تێرمێک بە تەنیا ئاسانتر باسەکرێت بەڵام کە زاراوەی تر داخڵە بێت ئاڵۆسترە بێت کە ئەڵێن هونەری مۆدەرن یاڵێن هونەری هاوچەرخ طبعا ئێمە پرسەکەمان زۆر ئاڵۆسترە بێت چونکە من لێرە باسی جیاوازی ئەو دوو چەمکە ناکەم چونکە کێشیان زۆرە بەڵام هەر کامێکیان بێت ئەگەر مۆدەرن بێ یا هاوچەرخ بێت دۆخی هونەر بەرەو شوێنێکی ترە بە چونکە ئەمڕۆ مۆدەرنە یاخود هاوچەرخ بوون پرسێکی سنترالە بۆ ئێمە ناتوانین دەستبەرداری بین ئەمە پرۆژەیەکی کولتوری نوێیە کە ئەڵتەرناتیڤی خودی هونەر خۆیەتی بەپێی بۆ چوونەکەی ئالان بادیو کەواتە من ناتوانم بڵێم هونەر تەنها هونەرە کلاسیکەکەی قوبوڵەکەم ئەبێ ئەو هونەرە قوبوڵکەم کە من بەشێکم لە پرسیار کە ئەبێ لە ئێستاە ئامادە بم هیرە ناو ئەو ئامادەبوونە لە ئێستادا کۆمەڵێک بابەتی تریتیایە یەکێکیان مۆدەرنە لەسەر ئاستی هزر مۆدەرنە لەسەر ئاستی ناوەند مۆدەرنە لەسەر ئاستی تەکنیک و هەروەها مۆدەرنە لەسەر ئاستی ناوەڕۆک کەواتە من ئەگەر ئەمڕۆ ئێڤنتێکی تازە تەڕحکەم نابێ بۆ نمونە لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆس با بڵێن هونەرمەند دەتوانێت چی بڵێت ئەمڕۆ ئەبێت تەڕحەکەی زۆر تازە بێت و پەیوەست بێ بە ئێستا نابێ باسی مەسەلەن ئینفلاوەنزەی ئیسپانی بکەی کە لە 1970کانە ڕۆئێت کەواتە ئەو چەمکە کە بێت بە مەسەلەن هونەری مۆدەرن یاخود هونەری هاوچەرخ ئاڵۆسترە بێت بۆ چونکە ئەمە جۆری ناوەندەکانی ئەگۆڕێت کە بێ بە نیو میدیا پەیوەندیەکە زۆر دوورەکەوێتەوە لەگەڵ بینەر یاخود لەگەڵ ئەلئاخر بۆ چونکە تۆ گەرتەوێت کارێکی هونەری لاسار و زۆر چەپ دروستکەیت ئەو کاتە بێ لەسەر ئاستێکی شکی کە تۆ ئیش بۆ بینەرێکی نوخباکە یا بۆ چینێکی دەستەبژێکی کە پێوترێت سۆسایەتی کریم ئۆف سۆسایەتی کەواتەمە ئاستێکی دیاری کراوە بەڵام ئەگەر تۆ بتوێت بۆ مینستریم یا بۆ جەماوەر یا بۆ بڵێن جەماوەرێکی میلی ئیشکەیت ئەو کاتە بێت داوەزیت لە جۆر و شێوازی کارکردنی خۆت دەست خۆش بێ من ویستمەوە پرسیارە بگەڕمەوە لای کاکشیروان ئەگەر بەڕاستی ببێ بە تەڵەب ئەو کاتە هونەرمەند بەپێی تەڵەبی بینەر ئارتەکانی دروستکە وتمان بوو بە هونەرێکی تیجاری بەڵام وەکو کاگنەبەز وتی ئەبێت ئارتەکەی غەزب کات ئەبێ ئەوە خەڵک ئەوە قبول کات بەڵام لەو کاتەیە ئێمە ئەو تەلەبانی کە لە زانکۆ تەواوەکەن فێری ئەو چالنجە ئەکرێن فێری ئەوە ئەکرێن کە من ئارتێکم هەبوو ئەبێ شەڕ بکەم بۆ ئەوەی کە لانی کەم ئێمە وتمان بژێوی ژیانی یا تۆزێک زیاتری دەست بکەوێت و لە ئاخریشە ئەو هونەرمەندە ناکرێ وەکو ئەو نمونانی وەکو ڤانگۆخ باسەکرێن تا ئەبەت وا بمێنەوە کە کەس پاڵپشتیان نەکا بۆیە لەم مەرحەلەیە مادام ئێمە ناتوانین بیکەین بە تیجاری شتێکی خراپە ئەی پێچەوانەکەی چۆنە ئەگەر هونەرمەند بێ غەزمی کا بەسەر جمهورە و ئاستی ڕۆشنبیری شاری سلێمانی بە نمونە باس بکەین دواتر بچینە شوێنەکانی کە لەوەیە کە هەموو جۆرە هونەرێکی پێ قبول بێ بتوانێت پشگیری هونەرمەندەکە بێت من نازانم من ئەڵێم ئەوەتی هونەر بەرهەم هاتووە بە تەڵەب بەرهەم هاتووە یعنی هونەر قەت ناتوانی هونەر بەرهەم هاتنی هونەر هەر لە کۆنیشەوە یا لەگەڵ لە ڕێی دایم هونەر لە ڕێی دەسەڵاتەوە بەرهەم هاتووە چ لە مەعبەدەکان بوو بێت لە یۆنانە لە میسرە یا لە ڕێنیسانس لە دوای ئەوەیەت لە ناو کنیسەوە بەرهەمێت هەر دروستکردنی تابلۆ مەسەڵەن کە پێشتر لەسەر دیوار کراوە دوای ئەوە و تابلۆ کە ئەو وەزیفەیە ئەدرێ بە تابلۆ بۆ فرۆشتنە لەبەرەوەی زەلامێک ناتوانێت دیوارێ بکڕەوەی بۆ خەیتە سەر تابلۆ و بینێری بۆ شارەکانی کە یعنی هونەر دائیمەن لە پەیوەندی ئابووری بەرهەم هاتووە یعنی بێ بڕوامان بەوە بێت بەڵام ئەوەی مامۆستا نەبەز دەڵێ کە وەزیفەی هونەر کە بەدەرە لەمە ئەمە پرسیارێکی کەیە
مثلا هنر بۆ فرۆشتن ئەەکەیت ئەوە پرسیارێکی کێ یعنی طبعا منیش دەڵێم هونەر بۆ ئەوە نییە کە کەم هونەرێک بەرهەمەهێنم لە پێش بیر ناکەمەوە لە بازار ئەمە یعنی منەڵم ئەو دوو پرسیارە جاکەینەوە اینجا ئەگەر بینە سەر ئەوەی لێرە تەلەبەکان یا لە مؤسسە ئەکادیمیەکانی ئێمانە پەیوەندی هونەر و بازاڕمان هەیە پەیوەندیکی زۆر لاواز هەیە لەبەر ئەوەی ئێستا هەر نمونێکی بەسیط کە ئێمە خۆمان لە کۆلێجی هونەری چەندین جاریش باسیەوەمان کردووە ئێستا داخوازی بازار بۆ یەکتەن نازانم بۆی چەند دیسپلینێکی کە هەیە مەسەن چ لە بواری میدیای تازە گرافیک دیزاین یان لە مەجای ساوند یا بەرهەمێنان چەند شەریکاتی فیلم بەرهەمێنانی فیلم هەیە لە سلەیمانی بەس یەک دەستگای ئەکادیمیمان نییە کە کادریان بۆ پەروەردەکات یعنی ئێستاش لای ئێمە ڕەسام پەروەردە ئەەکەین نەحات سیرامیک و گرافیک پەروەردە ئەەکەین و ئەو تەلەبانە پەروەردە ناکەین بۆ ناو پێداویستی بازار لە چیایە ئێمە نابێت پێداویستی بازار بە تەنها وەکو پێداویستێکی سەڵ لەسە اقتصادی سیر بکەین یعنی کە ئێمە ناڵین تەلەبە ئەڵێن هەلی یعنی کادرمان پەروەردە کرد بۆ بازار کەواتە ئێمە هونەرەکەمان هونەرێکی تیجاریە دیزاینێکی جوانیش ئێستێتیکەیە یعنی ئەگەر یەکێک کە پرۆدوکت دیزاینەکە ئەم کوپە بە جوانی بکات ئەویش یعنی معنایەکی کە ئەیا بەکاڵاکان من تەسەورەکەم لێرە زۆر لە سەرەتایەن بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندی مؤسسە کولتوریەکان و بازار دروستکەی نەک لە سلەیمانی بەڵکو لە هەموو شەرقی ئەوسەد ئەو پەیوەندی ضعیفە بەڵام ئەم پەیوەندیە لە ئێستایە چونکە بە پەیوەندێکی گلۆبالمان هەیە بەرەبەر ئەو کاریگەریانە ژێتە ئێرە چونکە لەم چەند ساڵەی ڕابردووە گەورە بوو ئەو پەیوەندیە من تەسەورەکەم لە داهاتووە ئەبێت ئەوە دروست بێت یعنی کە دروست نەبێ ئیش ناکات لە وەختە مؤسسە حکوومەکانیش نیکەن معهدێکی ئەهلی دروستە بێ بۆ ئەو بۆ پەروەردەکردنی کادری بازار و هونەر نازانم کرد جواب پرسیارەکە وەڵامەکەم وەرگێ دەستت خۆش بێ ئەگەڕێمە بۆ لای دکتۆر نەبەست دواتر بۆ ئەوەی چکە زۆر بەلامەوە گرنگە لە کۆتاییە ئەو گەنجانەی کە هێشتا نەچوونە دەزانکۆ بۆ بەشی هونەر من بیرمە لە پۆلیسەی ناوەندی زۆرم حەز لێ بوو مجا ئەو کاتە بەو شێوە ڕۆمانتیکە بیرمە کردەوە کە ئەمی سومە پەینتین بەڵام زۆر لە ئێمە بیستومانەکە دایک و باوکمان پێیان توین ڕێک بە مشاعرەکە لەمەڵە مستەقبەلی نییە جا ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەو گۆڕینی دەبڕینانە بکەین لەسەر هونەر جارە ئێمە بێ بگەڕینەوە بیسەلمێنین کە ئەوەی ئەوان وتیان هەڵە بوو چکە ئەکرێ دکتۆرێک ئیشی خۆی بکا بە مەزبوطی بەڵام ئەو وڵاتە بەبێت جوانی هونەر نابێت ئەمە یەکێکە لەو شتانی کە بەردەوام گەنجانی ئێمە پێویە ناڵێنن زۆر جا خاوەنی بڕیاری خۆیان نین کە لە کاتێک ئەتوان لە سەی ناوەندیە ئێستا با بڵین لە نۆ ئەتوان بچنە بەشی هونەرەوە یە بۆ لای تۆ ڕەبەن ئەگەر پێمان بڵیت ئێوە سەرقاڵی چین و ئەگەر ئارت فرۆش کە پرۆژەیەکی ئێوەیە ئەتانە بیخەنە سەر پێ ئەمە لە نەبوونی چی بووە بۆچی ئارت فرۆش ئەبێ هەبێت و ئیشەکەی چییە؟ ئارتفرۆش پلتفۆرمێکە بۆ کۆکردنەوە و ناساندنی هونەری هونەرمەندانی شێوەکاری کورد لە هەر چوار پارچەی کوردستان و دەرەوەی کوردستان کار لەسەر ئەوەکەین کە هونەری هونەرمەندەکان کۆ بکەینەوە کارە هونەریەکانیان و لەم وێبسایتەیە دایبنێن بە مەبەستی ئەوەی کە یەکەم کللتورەکە بناسرێت لەبەرەوەی ئەم سایتە ئەبێ بە سایتێکی عالەمی و بە هەموو شوێنێک بڵاو ئەبێتەوە و دووهەمیش قازانج و سوودێک وەربگرێت ئەو هونەرمەندەی کە بەشداریە کات لەم وێبسایتەیە لەبەرەوەی وەکو خۆوتە ئەو چەمکەی کە ئەڵەن هونەر ناتوانێت هونەرمەندەکە بژێنێ کاری هونەری ناتوانێت وا لە هونەرمەند بکاکە قازانجێکی بۆ بێنێت و سوودی لێ وەربگرێ ئێمە لە ڕێگەی ئەم وێبسایتەوە بتوانین ئەم چەمکە بگۆڕین و ئەم وێبسایتەش فکرەکەی لەوەیە کە هەروەکوتم هونەرمەندان بێ ئەمەل لەوەی کە هونەر ئەکەن بەڵام من ئەچم بۆ مەعرەزێک با بڵێن کەسێکی تر ناتوانێت بێت بۆ مەعرەزەکە ئیتر بە هەر هۆکارێک بێ من ئەتوانم لەو حەکەیە کارە هونەریەکە بکڕم بەڵام کەسێکی تر کە نایبینێت ناتوانێت بیکڕێت لەبەرەوە ئەمە وەکو گەلەریەک دائەنین بۆ ئەوتوانی بێ سەیری ئیشەکان بکەیت لەو ڕێگەیەوە بتوانیت
کڕێن بۆ کارە هونەریەکان بکەیت. کەواتە چ جۆرە هونەرێک گرنگی پێدەن ئێوە؟ ئێمە لەم وێبسایتەیە هونەری شێوەکاری تابلۆ، سیرامیک و پیکەر، دیجیتال ئارت بە هەموو جۆرەکانیەوە تەبعاً بۆ نمونە پینتین، دراوین بە مەوادەکانی با بڵێن مەتریاڵەکانی احتیمام بەوانە ئەین. کەواتە ئەگەر ئارتیستەکە بە ئێستا لە هەولێر ناگاتە سلێمانی بەڵام ئەوێت کارەکەی لای ئێوە نمایش کات، ئێوە ڕێژێکتان داناوە پارێک بۆ ئێوە بگەڕێتەوە یا ئەم پرۆژەیە قازانجنەویستە یا چۆنە؟ ئەم پرۆژێ طبعاً قازانجنەویستە و بەشێک لەو پارەی کە ئەوان یەن با بڵێن لە سیاسی پارەکە بۆ خۆیانە، بەڵام بەشێکی بۆ با بڵێن ئامادەکاری کارە هونەریەکەیە. بۆ نمونە و کارە هونەریەکە لە لای ئێمەدا ئەنێت لە وێبسایتەکە کەسێک لە دەروی وڵات داوای ئەکات کاری تەغلیفکردنی با بڵێن کارە هونەریەکە و گەیاندنی بە ئەو شوێنەی کە کڕیارەکە داوای کردووە، ئەمە لەو پارەیەکە ئێمە بۆ لەسەر تابلۆکە دامانناوە. زۆر زۆر باشە. من دوایی گەڕێمەوە کۆمەڵێک پرسیارم هەیە لەسەر ئەوەی کە چیتر ئەکەن لە داهاتوە ئایا ئیڤنتانە بێ یان نە. دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت، بگەڕێنەوە بۆ ئەو شتە بەسیتەی کە بە هەمومان وتراوە بە مناڵی. ئێستا کار لە کار ترازاوە ئەتوانین ئەو سیاغی ئەو قسەیە بگۆڕین یان نەخێر هێشتا لەو دۆخەیان کە ئەوانی کە چوونەتە تەمەنەوە بەپێی ئەزمموی جەنگ و قەیرانی سیاسی و قەیرانی مادی واتی ئەگەن ئەوانی کە خەریکی هونەرن چارەنووسیان نادیارە، بەڵام ئەگەر مامۆستایەکی قوتابخانەبی چارەنووسە دیارە و ئەزانی تا ئەو ڕۆژەی خانەنشین نەکرێی هەموو شتێکت زەمانە. لە ڕاستیە من پێم وایە ینی خودی هونەر خۆی نەک تەنها هونەر، ینی زۆر لە بەشەکان ئەمڕۆ لە قەیرانن. قەیرانی دابینکردنی بازار جارێ بۆ خۆت، ینی کە تۆ موسسەیەکە هەیە بە ناوی موسسەی هونەری ئەوەی تر ئەکادمی بێ، گەلەری بێت یا مۆزەخانە بێ، هەر شتێکی تر بێ، ئەمڕۆ لە ناو قەیرانێکی ئابووری زۆر گەورەیە چکە ناتوانێت بازارێک دابین کە بۆ جارێ بۆ هونەر خۆی. ینی جامە من بە حقیقەت هێڵێم مۆدێرنا کەیەتە ناو هونەرەوە خودی دیاردە هونەریەکە خاتە ژێر مەترسیەوە، کەواتە هونەرمەند کاری هونەری و هونەر خۆی ئەکەوێتە ژێر مەترسیەوە. بۆ چونکە ئەم قەیرانە ڕوبەڕووی با بڵێن جەنەرێشنی یەکەمی ئەڤانگارد بوو کە بڵێنەوەی نوێی مۆدێرنە کلاسیکەکە کە باسی تازەگەریانە کرد لە ناو هونەرە یاخود باسی نوێخوازیەکە، بەڵام لە عینەن کاتە ئەبێت بازارێک دابین کا بۆ کارە هونەریەکانی بۆ فرۆشتنی کارە هونەریەکانی. بەڵام خۆشبەختانە بۆ سەردەمە هێشتا کاری هونەری لە کۆنتێکستی تابلۆیە دەرنەچوە، بەڵام ناوڕۆکی تابلۆکە تێکشکێنراوە و جۆرێکی تر لە یا فۆرمێکی تر لە هونەر نمایشەکە کە جیاوازە لە هونەرە کلاسیکیەکان کە بابەتی ئایدۆلۆژی و ئاینی و ئەفسانەی و با بڵێن هەتا ڕادێک مەبەستی یەکەم مەبەستێکی ئستەتیکی بووە. بەڵام کێتە سەرەوەی تۆ لاساری بنوێنیت لە ناو کارە هونەریەکەتە و ئەبێ فەرزی بکەی بەسەر بینەر کەم لاساریە بکە بە بەشێ لە کۆلەکتیڤی خۆی، لێرە کێشەیەکی گەورە دروستە بێت لەسەر ئاستی بازار، چونکە کۆلێکتەر لەوانەیە لای ئێمە قەزەی کۆلێکتەرەوە کێشێکی زۆر گەورەیە گرفتە بەڕاستی، چونکە کەسێکمان نییە بە ناوی کۆلێکتەر، کەسێکمان نییە کۆلەکشنی مجموعەیە هونەرمەندی هەبێ و شانازی پێوە بکە ڕۆژە لە ڕۆژان پارەکانی خۆی پێسپی بکاتەوە یاخود بیکا بە مۆزەخانەیەکی شخصی خۆی، حتا ئەوانی کە هین هەیە مەسەلەن کۆمەڵێ هەوڵ و محاولات هەیە بەڵام زۆر جددی نین، کەسانێک هەیە بە ناوی خۆیان گەلەریەکی داناوە و کۆمەڵێ تابلۆی هەیە بەڵام تابلۆکانی چیپە هەمووی هەرزان، ینی تابلۆی هینیتیانێ مەسەن هونەرمەندێکی زۆر بەناوبانگ، تابلۆیەکی زۆر گران بەهایتیانێ لەوانەیە گرانترین تابلۆی 2000-10,000 دلار بێت. ئەلێرە ئەگەر مەجالێک بێ بۆم ڕوو بکەیتەوە چ شتێک قەرارەدا ئەو تابلۆیەوە بێکەتەوەتە چیپە، ئەمە چی وای لێ کردووە چی بێت، ناوبانگی ئارتیستەکە یا جۆری هونەرەکە؟ بێگومان طبعاً ئەمە پۆلیسی خۆی هەیە، ینی من لێرە ناتوانم ئاماژە بۆ بم، بەڵام ئێستا ئێمە یەکێ لە خاڵە نوقسانەکان کە لێرە نیمانە قەزەی ئۆکشنە، یعنی هیچ شتێکمان نییە بە ناوی مەزاد کە تابلۆیەک داخڵی مەزاد بێت و کەسانێک بێن کە کۆلێکتەر بنەوە نیە حەز بکاتە و تابلۆیی هەبێت. هونەری شێوەکاری بە تایبەت ئەوەی مامۆستا شیروان ئاماژەی پێکرد کولتورێکی تازەیە لای ئێمە، ینی هێشتا سەدەیەکمان تەواو نەکردووە لە بەرهەمهێنانی هونەر، ینی یەکەم پێشانگا ئەگەر معرەزی زەراعی سەناعی بێت لە سلێمانی کە کراوەتەوە مێژوەکەی دوێنێ، ینی ئەو نیە 50 ساڵە
نیوسەدە بەڕاستی تەمەنێک نییە بۆەوەی خەڵک یاخود بینەر حاڵی بێت لە قەزیەی گرنگی تابلۆ. ئایا تابلۆ گرنگە؟ چکە ئەمڕۆ ئەڵتەرناتیڤی تابلۆمان هەیە، ئەمڕۆ سکرینێکمان هەیە، ئەمڕۆ میدیایەکمان هەیە، ئەمڕۆ شتێک هەیە بە ناوی مۆبیل کە ئەوە نیە زۆر بە خێرایی پێش بڕکێ کات لەسەرەوەی کێ 3G بکا بە 4G کێ 4G بکا بە 5G کەواتە هونەر لەگەڵ خێرایی تەکنەلۆژی ئەمڕۆ چی ئەکات؟ ئەمڕۆ نانۆ تەکنەلۆژی لە پێش ساینسە، ئەوە نیە پێشی ساینسی یاوەتەوە کەواتە هەموو زانستەکان ئەمڕۆ پاشکۆن لە چاو قەزەی نانۆ تەکنەلۆژی بۆ چونکە ئەمڕۆ بازارە، ئەمڕۆ اقتصادە، ئەمڕۆ سیاسەتە و تا سێرەکەن سیاسەتی چاینا و ئەمریکا لەسەر قەزەی 5G ئەمڕۆ لەسەر قەزەی حربێکی بایۆلۆجیمان هەیە ئەمڕۆ کەواتە هونەر بەلای منەوە یعنی ئەوە لەوانەیە گونجاویش نەبێم قسە بکەم چونکە من لەناو بواری هونەرم بەڵام هونەر بەسەر چووە ئەکسپایرە ئەکسپایر دەیتەکەی لەناو خۆیەتی من بۆیە سەرەتا کە دەسم پێکردوتم هونەر هەموو شتێکە و هونەر هیچ شتێک نییە هونەر ناتوانێت ئەمڕۆ سربەخۆی خۆی بسەلمێنێتەوە جارێکی تر ڕاستە بوونی هەیە لەناو هەموو سەکتەرێکە لەناو ئەدەبە لەناو فەلسەفەیە باسی هونەرەکرێت لەناو نەقدا باسی هونەرەکرێت لەناو دیزاینە باسی هونەرەکرێت بەڵام خودی هونەر خۆی تەواوی تر ناتوانێت باسی خۆی بکات چونکە کێشەکەمانەوەی سەرەتا و پرسیارە و لێکردم کە هونەر ئایندەی نییە مستەقبەلی نییە و حەقیقەتە ئەمڕۆ خوێندکار ئیش لەسەرەوە کات ئایندەی هەبێت ئایندەش لەکوێ ئەمڕۆ لەناو ئایتیە لەناو قەزەی مەنەجمەنتە لەناو قەزەی ئیدارەیە بە هەموو شێوەکانی بڕۆ سەیری زانکۆی ئەمریکی بکە ئەتوانێت خوێندکارێکە بۆ دروست کات کە بتوانێت ئەمڕۆ لەناو بازار مامەڵە بکات بەچی بەس بە ئەکسپریەنس بەڵام هونەرمەندێکی باش دروستکە و بیخەرە ناو بازارەوە ناتوانێت چونکە خودی مۆدێرنە کێشەیەکی گەورەیە وتم هەموو پرۆسەکە خاتە ژێر مەترسیەوە کەواتە ئەمڕۆ هونەرمەندێکی باش بیت سکێڵێکمان هەیە کریتێریامان هەیە کرێتێریای هونەر چییە؟ ئەگەر بڵین تۆ بێ ڕادیکاڵ بیت ئەبێ تازەگەر بیت ئەبێ ئیش لەسەر فۆرمێ بکەیت کە نەکرا بێ پێشتر مە پەسەند نییە بەلای بینەر کەواتە کە پەسەند نییە بەلای بینەر زۆر ئاساییە بازاڕیشی نیە بێت زۆر زۆر سپاس کاکشیوان لەوا چەندێ لە قوتابی بەشی هونەر ئێستا سێرمان بکەن و من هێشتا ئەگەر نهاتبێتە بەشی هونەر ئەوە بزانم کە شەڕەکەی من زیاترە لەو شەڕانی کە بە نمونە هێنایە وەکو خوێندکارێکی زانکۆی ئەمریکی کە ئەکسپریانس دروستی کاتەوە چێتە ناو بازار و بازاڕیش باوەشی بۆگرێتەوە کەواتە ئێستا چی بکەین بۆ نمونە ئایا ئەمە بەو جۆرە چاوەڕێ بکەین کە بەردەوام بێت کە داهاتووی نییە و بەردەوام ئەو کەسەش لە ئاڵنگاریا بێت یا نەخێر ئێستا ئەڵتەرناتیڤێک دروست بووە بۆ ئەو هونەرە کلاسیکەی کە هەیە بە نمونەش بیهێنمەوە یەکێک لە ئەو شێوەی کە ئێستا گەنج دەستی یاوەتێ وەکو دیجیتال ئارت و تا چەند ئێوە وەکو مامۆستای زانکۆ وایان لێ یەکەن کە بەو جۆرە بیرکەنەوە نەک بۆ بە بازارکردن بەڵکو بۆ قوبوڵکردنی وەکو ئۆدیانس مامۆستا زۆر هینمان نییە یعنی کاریگەریمان نییە لە بەروی پلانی زانکۆکان و موسسەکان ئەمە پلانێکی بەرزترە بێ لە ئەساسە کۆلێجەکە خۆی پلانی هەبێ یا زانکۆی سلەیمانی پلانی هەبێ پەیوەندی چۆن زانکۆ بازاڕە کاتەوە لە هەموو فاکولتێکانە ئەمە بە دوو ئاراستەیە هەیە ئاراستێکی خەتەری هەیە و ئاراستەیەکی تاپان پۆزیتیفیشی هەیە ئاراستە خەتەرەکەی ئەوەیە کە چۆن سلکی ئەکادیمی کە ئێستا گەورەترین کێشەیە لە عالەما چەندین مزاهرات ئەکرێت خاص بە تایبەتی لە ئێستا نیۆلیبرالیزمە پەیوەندی نیۆلیبرالیزم لەگەڵ ئیدوکیشن ئێمەش ناتوانین هەموو کای ئیدوکیشنەکان بەرەو بازار بکەینەوە چونکە کە بەرەو بازار کردەوە هەموو پرۆسی ئیدوکیشن لە خزمەتی بازاڕا بێت ئەمەش خەتەرێکی گەورەیە بەڵام لە هەمان کاتە ئەگەر مؤسسەکانی ژوا دروست کرێت کە پەیوەندی بە بازاڕەوە نەبێ ئەمەش کێشێکی کە ئەکاتوانێ بەڕێی من ئەو پلانی کە ئەگەر پلانێک دانرێ بۆ تەقوێکردنی بازار و زانکۆ یا بازار و ئەکەڵین زانکۆ گە بەباز لە کۆلێجی خۆمان بکەین و لەگەڵ ئەو دەستگانەی کە پەیوەندیان بە بەرهەمهێنانی هونەرمەند و یا منێجی هونەرەوە هەیە ئەم پلانانە پلانێکی وەکو چۆنڵی گەورەترە چونکە ئێستا بۆ نمونەیەک هەموو شارێک کەڵچەر ستراتژیک پلانی هەیە وەکو چۆن هەموو شارێک ماستە پلانی هەیە بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ هەموو شارێکی شارە تەڕا پێشکەوتوەکان پلانی استراتیجی گەشەکردنی کولتوریان هەیە بۆ 5 ساڵ لێرە ڕاتەگرم ئەو پلانە لە سلێمانیا سە لە کارە
لأن هرنية نقل سليماني هلا شرحها نيمانة يعني ونقل سليماني داما أو هربلين سليماني لا إما لسليماني ببسم كردستان بلام إما خومان ليري ببسم أم بلانا أجرنيا نيمانة بلا أم بلانا خوي اللي أصلا أبيت تول أنجمني وزيران وإشي تياب كريد لوزارتي روشنبيري وإن جاي تسر آستي محافظة كان كواتا تشيكرا وبؤو كواتا آيا برلمانتاركان لبال دوسي بوتايا ئەمە دراوە بە جویانە کە ئەمەش بێ بە هێشتێک لەو شتانی حکوومەت کەم دراوە بە جویانە بەڵام تا چەند ئەکرێت ئەو پرسیارێکی کە نازانم من ناتوانم جواب بمەوە بەڵام یەکێک لەو ئیشانەی بۆ بەهێزکردنی ئابووری کولتوری پلاندانانە و کۆمونیکیشن دروستکردنە پەیوەندی دروستکردنە ئێستا بۆ نمونە تۆ لێرە ئەم فەندیشنەتان هەیە يعني للاك بازار دروست دەکەن لەلایەک کەپەسیتی بڵدینگەکەن لەلایەک وانە ڕزیدەنسیتان هەیە پرۆگرامی کولتوریتان هەیە بەڵام لەوانەیە لە پەیوەندیانە بن لەگەڵ زانکۆ من نازانم یان لە پەیوەندیانە بن لەگەڵ موسسەکانی کە ئیشی شار مەسەڵەن ئیشی مەنێجمەنتی شار ئەوەیە کە هەموو کایەکانی وەکو ئێوە ئەمانە ڕەبتەکا بەس بەیەکەوە و دوای ئەوە داخوازی شارێ ئێستا ئێمە ئەمانەوەی سلەیمانی بەروکوێی بەرین مەسەڵەن ئێستا ئێمە شانازی بە سلەیمانی وکەین کە شارێکی کولتوریە بەڵام ئەدەبیە وانە ئێستا ئەمەڵێن شارێکی ئەدەبیە بەڵام ئەگەر استراتیجیەک هەبێ من ئێمە بڵین بۆکو سلەیمانی بڵین ئێمە ئەمانەوێت سلەیمانی وەکو شارێکی ئەدەبی بمێنێتەوە یان ئێمە ئەمانەوێت سلەیمانی بەروکوێی بەرین ئایا بۆچی نامانوێت سلەیمانی بەرەو شارێکی میدیایی بەرین یا بەرەو شارێکی فیلمی بەرین ئەمانە بۆ پلان و بۆ استراتیجیانە ئەکرێت کە ئێمە بزانین لە مستەقبەلا چیمان ئەوێت ئەویش لە پێشا بێت جارێ بزانین کەپاسیتی سلەیمانی چیە وەکو کولتور مەسەڵەن چەند ئەکتیڤیتی کولتوریتیایە و چەند سەرمایە کولتوریمان هەیە پێویستمان بە ڕسێرچە پێویستمان بە بیسلاین ستادی هەیە پێویستمان بە ستاتیستیک هەیە یعنی معلومات کۆکردنەوەی لەسەر ئەوە اینجا لە دوای ئەوە استراتیجیەک دانین ئێمە چیمان ئەوێت چونکە ئێستا ئەمەیکی لێرە هەیە کە سلەیمانی وەکو شاری ئەدەبی بناسرێت لەوانەیە زۆر استراتیجی نەبێ بۆ مستەقبل خاصن بە دوای ئێستا طبعا لە دوای کۆرۆنا کێشێکی گەورە ڕوویاوە کە هەموو ئەکتیڤیتیەکان بەرەو ئەچرە ناو نێت کەواتە ئێمە هەنگاوی داهاتوومان ئەوەنی بەراو میدیای تازە و ئەوانە ئەڕۆ یعنی بەرەو ئەکتیڤیتە کلاسیکیەکان قازانجێکی زۆرمان نییە ئەگەر باسی ئابووری و داهێنان بکەین زۆر دەستخۆش ڕەبن خان ئەگەر پێمان بڵێ ئەگەر ئارتستێک کارێک لای ئێوە دابنێت چۆنی گەێنە ئەمریکا یا بۆ نمونە چۆنی گەێنە دەروی وڵات چکە ئێمە ئەگەر باسی ئەکسپۆرت بکەین وڵاتێکی وەکو بەریتانیا ساڵی 2019 بای 8 میلیارد دلار بەس لەوحاتی فەنی بردوۆتە دەرەوەی وڵاتەکە کەەوە هی فەنانەکانن کێسە لە ژیانە ماون وەجگە لەو فەنانانی کە کاری یاساییان بۆ کراوە کە خۆی لە ژیانە نەما و کارەکەی بگوازرێتەوە بەڵام کەین بۆ شەرقی ئەوسەد کەمترین ئەکسپۆرتی هونەری هەیە لە وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان کەواتە ئێمەوە لەوە تێگەین کە هەندێک وڵات هەیە لە دەرەوە وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا و کەنەدا کە لەوحاتێکی زۆرە نێرنە دەرەوە ئێمە بەمە ئەمانەیە بچینە ناو ئەو باڵانسەوە ئێمەشی تیابین یان ئەگەر کەسێک بێوێت بینەرێک بێت لە ئەمریکا ئەم لەوحەی ئێمە بکڕێ ڕێکارەکان چۆنن من چۆن نتوانم بیکڕم لە ڕێگەی وێبسایتەکەەوە تەبان ئێمە کە لەوحەیەک با بڵێن نمونونەکە لەسەر لەوحەیەک بێنینەوە لەوحەیەکماندانەوە و کڕیارەکە پێویستێتی کە بێکرێت ئەمە لەوێ سیستمی کارتمان داخڵ کردووە لەوێ لە دەروی وڵات ئاشکرایەکە زۆربیان بە ڤیزە کارت یان ماستەر کارت و ئەوانە ئەتوانن ئۆنلاین شۆپین بکەن ئەوان لە ڕێگەی ئەوە ئەتوانن شۆپین بکەن یاخود و ئێمەش لە ڕێگەی DHL-ەوە ئەتوانین پۆستەکانیان باشترین شێوە بۆ بگەینینە بەردەستیان و بەڵام پێش ئەوەی کە ئەوان بەشداری بکەن حەزەکەم ئەوە ڕوون بکەمەوە کە لە نێوانی ئێمەیان وەکو وێبسایتەکە و کڕیارەکە کۆنتراکتێکە بێت بەپێ ئەو کۆنتراکتە مافی هەردوو لا پارێزراوە بێت بۆ ئەوەی کە هیچ کێشەیەک ڕوونەیە لە کاتی تەسلیمکردنی کارە هونەریەکەیە و ئەکید بەم ڕێگەیە ئێمە توانین تابلۆیەک لێرە لە سلێمانی و بنێرینە ئەمریکا ئەوروپا هەر شوێنێکە کڕیارەکە پێویستیوە ئێوە پێویستان بە یارمەتی چێە بۆی کە لیستی ئەو ئارتیستانەتان باتەیە خۆتان ئەگەڕن ریسێرچەکەن بۆی ناوی ئارتیستەکان بدۆزنەوە چکە نازانە شوێنێکی وا هەیە
ڕاست دەکەی لە ئێستا ئێمە هەوڵەکانمان جارێ لە سلێمانیە لە بەرەوەی وەکو خۆ ئاگاداری کەمێکی ماوە وێبسایتەکە بکەوێتە کار لە ئێستا لیستی ناوەکانی سلێمانیمان لەبەر دەستایە و ئێمە هەوڵەین کە پارچەکانی تری کوردستانیش لە بەرەوەی ئێمە لە ئەوڵە وتم کە وێبسایتەکە تایبەتە بە هەر چوار پارچەی کوردستان و هونەرمەندانی دەرەوەی کوردستانیش ئێمە هەوڵەین لە ڕێگەی پەیوەندیەوە ناوی هونەرمەندەکان وەربگرین دواتر ئێمە هەموو هونەرمەندێک کارەکانی لەوێ دانانرێت لە بەرەوەی هونەرمەندمان هەیە ینی بەداوی لێوتنەوە بەنە هونەرمەندە لیژنەیەک هەیە قەرار بدات کە چ شتێک وەربگرن چی وەرینەگرن چیە بێتەوەی فلتەر ینی فلتەرێکتان داناوە بۆی ئەو هونەرە وەربگرن و بچێتە ناو وێبسایتە؟ بەڵێ ئێمە لیژنەیەکمان هەیە کە لە چەند کەسێکی پرۆفشناڵ پێک هاتووە هەرێکی لە بوارێکە بۆ نمونە لیژنەمان هەیە تایبەتە بە ئیشی دیجیتال ئارت هەمانە تایبەتە بە پەینتین و هەردوو بەشەکەی تریش بەم شێوەیە لیژنەکە بڕیار لەسەرەوەیە کە ئەم ئیشە کوالێتیەکی ئەمەنە باشی هەیە کە ئێمە بخێنەنەوە وێبسایتەکەەوە لە بەرەوەی وێبسایتێکی ئێمە بەم جۆرە بە کوالێتی دابنین پێویستمان بۆ نییە کە وێبسایتەکە پشکێل بە وەرگرتنی چەند ئیشێکی ناکوالێتی ئێمە باشترین ئیشەکان وەرەگرین و ئەو کاتە لیژنەکە قەراری لەسەرایەت بڵێ دکتۆر ئێمە لای جەنابەت لە مۆزوعی هونەرە ئەمەوێت پێناسێکی کوالەتیم بۆ بکەی ئەوە ئێمەی قەرارە دەین چ ئیشە کوالەتی هەیە وەکو خۆت خاڵبەندیەکەیە کە پێمانەڵێ کوالەتی ئەم ئیشە کە هی گەنجێکە کە تازە لە زانکۆ تاوە بووە ئەمە هی ئەوەیە بخرێتە بازارەوە کە وەکو کللتور شانازی پێ بکەین یان نەخێر هەموو هونەرێک هەموو کارێکە ئەکرێ شایانی ئەوەیە ببینرێ پرسیارێکی زۆر گرنگە بەڵاستی وەڵامەکەی لەوانەیە ئاسان نەبێت لەوانەیە پێستی بەرسێکی زۆر بێت و چکە هینە جیاوازە لەوانەیە باسی شێوەکاری بکەین بەڵێ من ئەگەر باسی بکەم لەوانەیە بە حکمی اختصاصی خۆم شێوەکاریە نمونونەکان لە شێوەکاری هێنەوە شتێک هەیەکیش بۆ هینە کاتەوە نیە بۆ بەرژەوەندی هونەرمەند دەکات پێمە ئاگامان لێ نییە ئەیتر زۆر جارەمە پەیوەندیە کۆمەڵە پەیوەندیە توانم ناوی بنێم تۆڕێکە لە پەیوەندی وەکو ئەو کارانەی کە مەسان ڕەبەن خانستا باسێکە و کارانی کە ئەکسپۆرتی دەرەوەکرێن ئایا هەموو هونەرمەندێکە چێتە ناو ئەو وێبسایتە یاخودەمە جۆرە لە پەیوەندیەک هەیە کەواتە بەرنامەیەک هەیە پرۆگرامێک هەیە من نمونەیەکی زۆر سادە و بەسیتە بۆێنەوە لە شاری ئەمستەردام کە شارێکی زۆر سیاحیە و توریستێکی زۆر ڕوویتیەکە دوو مۆزەخانە هەیە لەوانەیە 50 بۆ 100 مەتریان بین بێت یەکێکیان ناوی ستیلیکە مۆزەخانەی هونەری هاوچەرخە ئەوەی تریان مۆزەخانەی فانکوخە ئەوەنەی ڕیز گیراوە بۆ مۆزەخانەی فانکوخ کەس نبینیت لە ناو ستیلیکە قەدیش تکت نییە بەڵێ بەبێ پێشتر تۆ هینە هەبێ ڕزەرڤ هەبێ بە تکتە بڕی بێت و سیرەکەی لە ئاسیا لە مدڵیستەوە نیە لە کۆریا و لە چایناوە نیە ڕیزێکی 500 نەفەری وەستاوە هەمووی چاوەڕێکا بچێتە ناو مۆزەخانەکەەوە بەڵام دەوێت تکتەکەشی هەرزانترە تەبعاً بەڵام کەس ناچێت ئایا ئەمە چییە قەزیە بێگومان ینی ڕاگەیاندن زۆر دەوری هەیە لەو قەزیە ئەمە لێرە باسیەوە ناکەم بەڵام لە ناو مەدرسەی فرانکفورت کە باسی قەزیی سوسیۆلۆژیای هونەرەکرێت بەشێکی لە ناو میدیا جاری وایە ئەو ئارتستەمان لێکا بە ستار بەڵام مەرج نییە ستار بێت مەسان تابلۆیەکە سعری ئەگاتە 2 میلیۆن 3 میلیۆن دلار و هێشتا هونەرمەندەکە خۆی لە ژیانایە ئایا تابلۆ نییە لەو تابلۆیە باشتر بێت پرنسیپەکانی هەڵسەنگاندنی ئەم تابلۆیە چییە بۆ بە نرخە ئایا یونیکە سیرەکەی هونەرمەندی تریش هەیە یونیکە ئایا تەکنیکی باشە من لێرە بەسەمێ ئاماژە بە یەک شت بم کە تەواوکەری ئەم پرسیارەیە ئەویش قەزەی یا بابەتی هینە ئەوەنێ بابەتی فانکشناڵەتیە ئەمڕۆ هونەر لە فانکشناڵەتی تەواو بووە ینی لەوە نەماوە مەسەلەن من پێداویستی کەنیسەیەک یاخود کتێبخانەیەک پڕکەمەوە کە پێویستیان بە تابلۆیەک بێ و لەسەر خواستی ئەوان بڕۆم تابلۆیەک دروستکەم یاخود کارێکی هونەری دروستکەم کە ڕاستەوخۆ پەیوەندی بە بابەتی کتێبەوە هەبێت ئەمە تێرمێکی زۆر کلاسیکیە لە هونەرە و لێرە من نەتوانم بڵێم هونەر کاتێک دەست پێکە کە فانکشناڵەتی تەواو بێت و کاتێک هونەر دەست پێکە کە بابەتی کارسازی تەواو بێت چکە کارسازی تەمەنی دیاری کراوە مەسەن لە سەدەکانی ناوەڕاستە میدڵ ئەیج لە ئەوروپا بەتایبەت لەسەر ئاستی مەسەن
شوێنە باڵاکان شوێنێکی وەکو کەنیسە کە پارەی هەیە و دەسەڵاتی هەیە و ئۆتۆریتی لای پاپایە داوای کاری هونەرمەندێکە کاکامانە طبعا ناویان هونەرمەند نەبووە ناویان کرێکاری هونەری بووە و بەپێی ئەوە نرخی تابلۆکە برز بۆتەوە کە چەند مەتریاڵی گرانی بەکارهێناوە و چەند وەستای باش ئیشی لە ناو کارەکەیە کردو کەواتەمانە وەستا بوون سەرەتا دواتر لە ڕێنسانسە ناوی هونەرمەند گرنگیە کۆرەگرێت کە لەسەر چیەوە هەڵسەنگاندناکرێت لەسەر کواڵەتی ئیشەکانیان ئەو پرسیارەکەی جەنابتە مەسەڵەن چۆن دەتوانم بڵێم ڕافایل لە مایکلەنجلۆ باشترە یەک لە ڕووی تەکنیکەوە دوو لە ڕێگای بەردەستەکردنی واقع کە ئەمە بابەتی لاساییکردنەوەی کەواتە کە من میتۆدێکی دیاریکراوم هەبێ بۆ کارکردنی خۆم زۆر بە ئاسانی ئەتوانم کریتێریایە معیار دروستکەم بەڵام ئەمڕۆ زەحمەتە لەبەرەوەی معیارێکی دیاریکراومان نییە بۆ هونەر کەواتە ناتوانم بڵێم ئەو هونەرمەندە باشە چونکە پێشتر یەک میتۆدی ئیشکردنم نییە چەند جۆرێک میتۆدی ئیشکردنم هەیە جاری وایە هەر هەمووی میکسەکرێت و جۆرێکی تازە دروستەکە لەوانەیە زۆر ئۆثنتیک بێت زۆر ڕەسەن بێت بەڵام لەوانەیە بەلای من و تۆ پەسەند نەبێت بۆ چکە هاوشێوەی ئەو تەکنیکەمان نبینەوە بۆیە ئەمە گرفتەکەیە لێرە هەتا کۆتایی سەردەمی ڕۆشنگەری ئەم بابەتە ئەڕوات هەتا سەردەمی عەقلی کلاسیکی و هەتا سەرەتای مۆدێرنەی کلاسیکی بابەتی هەڵسەنگاندنی کاری هونەری لەسەر بنەمای سکێڵ یا معیار ئیشی پێکراوە بەڵام بۆ ئەمڕۆ بەداخەوە ئیشی پێ ناکرێت یعنی ناتوانم بڵم لە دیجیتال ئارت نمونەیەک یا ئەگزامپڵێکی زۆر باشم هەیە و تۆ بێ لەسەرەوە بڕۆی کە ئەو فەرزەم کردکەواتە من جۆرێک لە هین دروستەکە بۆ نییە لە یاسایەکی خراپیا پێوترێت تەقنینی هونەر جۆرێک لە دەستنیشانکردنی جۆرە هونەرێک کە تۆ بێ بگەڕیتەوە بۆ ڕفرەنس و ئێمەش زانین لە ناو پێناسی هونەر شتێک نییە ناوی ڕفرەنس بێت هونەر هەتا سربەخۆ بێت هەتا ئۆرجینال بێت یا ئۆثنتیک بێ ئۆرجینال زۆر بەکارنایێت ئۆثنتیک زیاتر چکە هەڵم هونەرێکی ڕەسەن کەواتە هیچ شینێکی نەبێت هیچ ژێدەرێکی نەبێت قەزەیە ژێدەر لە هونەرا زۆر گرنگە بۆیە بەلای منەوە تەقییمێکی ئاسان نییە و جارێکی تر ئەو هەڵسەنگاندنە بە پێی شوێنەکانە لەوانەیە ئاسانتر بکرێت ئێستا لە ئەوروپا لەبەرەوەی قەزی هینمان هەیە ستافمان هەیە ستافێکمان هەیە لە کیورێتە لە مەنەجی هونەر مەسەڵەن خەبیری هونەریمان هەیە بیرمەندی هونەریمان هەیە ئەمانەیەن ئەتوانن زۆر بە ئاسانی پرۆسەکە هەڵسەنگێنن هەرچەنە ئەو بابەتێک کە باسم کرد شەبەکەی پەیوەندیەکانی هەرتیایە دەستە خۆش بێ بە کورتی کاکشیوان کاریگەری هەبوونی یاسای کۆپیڕایت بەڵام جێبەجێ نەکردنی مافی خاوەندارەتی یا کۆپیڕایت لەسەر هونەر باس بکەین ئەلەمەیانە مەبەستم هونەرە بەگشتی لەبەرەوەی لەم چەند ساڵی دوایە ئێمەش وەکو کە ئاژانسێکی فۆتۆگرافیمان هەیە چەندین جار بەهۆی ئەوەی کە ئەو یاسایە نییە تووشی کێشەی گەورە بووینەتەوە ئایا ئەمەش بۆ ئێوە یا بووە با بڵم بۆ قوتابیەکانتانیەوە دواتریش بۆ ئارتیستەکان دواتر هەمان کێشەیە؟ وەڵام من بڵم زۆر ئاگام لە یاسای کۆپیڕایتی عێراق نییە و بزانم کە نییە بەڵام بۆ شێوەکاری نەکێشێکی نییە چونکە ئێمە نازانم لە ساڵ هەشتای بەرهەمەکانمان کۆپیە بەردەوام کۆپیەکەینەوە نازانم ئێستا کە ئیشێکی زۆربەی لە پۆلە ناتوان بڵم هەمووی بەڵام هەمووی ڕسمێکە و لە شوێنێکی ێنین یان فعلا کۆپی فەنانێکی ئەوروپیەکەینەوە ئەمە یعنی من زۆر شارەزانیم لەوەی کە مۆزوعی کۆپیڕایت لە ناو شێوەکاریە ئەزمێکی گەورەیە و زۆر ئەزمێکی گەورە نییە ئەوەنەی کە لە ناو موزیک لەوانەیە کێشە بێت یان لە نای فۆتۆگرافی کێشە بێت کە ئاژانسێک فۆتۆیەکی و هەموو کەسێک بەکارهێنێتەوانێ بەڵام یعنی لەوانەیە من کەسێکی باش نەبم بۆ پرسیاری لەسەر کۆپیڕایت بۆیە ئەو پرسیارم کرد لە ماوەی پێشووە چون بۆ سێ پێشانگای شێوەکاری ئەم بینی فۆتۆکان دووبارە پرنت کرابوونەوە و هەر جارێک بە جارەکان ئەفرۆشرایەوە کە ئارتیستەکە خۆی ئاگای لەوە نەبوو کە کارە شێوەکارەکەی کۆپی کراوە و ئەشفرۆشرایەوە لە گەلەری تر ئارتیستەکانیش کورد بوون. بەڵێ ئێمە لە ناو شێوەکاریە زۆر زۆرەکرێ و زۆر عادیشە بەلایەنەوە بەڵام لەوانەیە ئەم کێشەیە زیاتر بۆ مۆزوعی موزیک زۆر کێشەی هەبێت یعنی سا ئەوەی کە منەزانم لە برادرە ئەوانەی کە گۆرانێک سیدیەک تەجیلەکەن کە لە دوای هەفتەیەک لە بازاڕایە بە کۆپی
بەڵام وا بزانمە کێشێکی عالەمیشە کە هەر مۆزوعی خستنە ناو وەب کە بە فری ئەتوانی هەموو شتێکە دەستکەوێ یا لە سایتەکانی کە سایتە ناڕەسمەکانی کە هەموو شتێک داونلۆد دەکرێت کتێب داونلۆد دەکرێت یعنی تەسەوڕەکەم ئەزبێکی گەورەیە بەڵام لە عێراقا کە بەعام یاسای کۆپیڕایت نییە ئەمە طبعاً لەبەر کێشێکی گەورەیە لەبەر ئەوەی تۆ پارێزگاریکردن لە داهێنانە پچکۆلەکان ناکرێ و لێشە مۆتیڤیشنە نامێنێ بۆ داهێنان لە هەمان کاتە کێشێکی کەژە خاتەوە کە چەندین ئیش کارمان هەیە کە بە ناوی داهێنانەوە تەقدیمەکەین لە ئەسڵا داهێنان نییە لەبەرەوەی ئەم ئیشە لەوانەیە پێش 20 ساڵ لە وڵاتەکانی کاکرا یعنی بە هەردوو لایە کێشەیە کە کۆپیڕایت نەبێت لێرە یعنی لەلایەک ئەگەر ئێمە داهێنانێکمان هەبێ ئەفەوتێ و لە هەمان کاتیشا کە زۆربەی داهێنانەکانمان کۆپیە بەس ئێمە نایبینین یعنی من چەندین جار ئیشم بینیوە لە نمونێکی بەسیط لە کۆلێجی هەندەسە یەکێک لە پرۆژەکانی داهێنانەکان کە کرابوو کە هەوای ژێرعەرز ڕاکێشیت بیخیتەوە ناو خانوو کە گەرمی سەرمای عەرز ئیسفادە لێ بکەیت ئێوە پرۆسەیە کە هەر لە یوتیوب لێ هەر خۆت فێرتەکەن چۆنێکی من زانم لەوێ بە ناوی داهێنانەوە و دەرەجەشی لەسەر وەرەگیرێ و کە ئەم پرۆسەیە دۆزراوەتەوە لە سلێمانی و یعنی هەر بە هەردوو لایە کێشەیە دەست خۆش بێ دکتۆر کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوەیە کاتێک ئارتستێک کارێکی نوێیەکە جا ئەگەر کۆنتەمپۆرەری بێت یا ئەگەر هاوچەرخ بێ یا کلاسیک بێ زۆرێک لەو کۆمنتانی بۆیە ڕوا لە پاڵ دەستخۆشیش زۆریشان ئەوەیە کاڵێن سێری ئەم فۆتۆیە بکە 30 ساڵ لەمەوە پێش ئەم فۆرمایە ئەم کۆنسەپتە تاقی کراوەتەوە تۆ هاتووی کۆپی پێیستە کردووە ئەمە زۆرێک خەڵک لە جیاتی ئەوەی ناوزڕاندنی هەبێت دەستیان کردووە بەمە ئەگەر تۆ پێمان بڵێ لە ڕووە ئیتیکەکەوە ئەمە تا چەند ڕێگە پێدراوە من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە هەر لەسەر بابەتی کۆپیڕایت ینی بابەتی کریتیڤ کۆمۆنی پێڵەن CC کەواتە کە تۆ فۆتۆگرافێک تۆ خاوەنی فۆتۆگرافەکەی و CC لەسەردا بەزێنی طبعاً ئەم CCە هەر لۆگۆیەک نییە خودت سمبڵێک نییە کەواتە تۆ پێشتر شوێنێک ئاگادار کردوتەوە و چیت لەو شوێنە پارەیەکەی بۆی مافی تۆ پارێزراو بێت ئەگەر لە کەیسێکە مەسەڵەن کەسێک بتوانێت فۆتۆی تۆ بەکاربێنێ بە شێوەیەکی ئەنلیگڵ ینی ناشەرعی تۆ توانی محکمەی فیدرالی لێ بگریت و ئەتوانیت قەرەبوو داوای قەرەبوو بکەیت و هەموو مافەکانت پارێزراوە بێگومان لە عێراقا قزەی یاخود کەیسی کۆپیڕایتمان نییە و هەروەها لە ناو زانستیشە لە ناو دامەزراوە زانستیەکانمان ئەمڕۆ قەزەی پلەیجەریزمان هەیە کە هاوشێوەی ئەوەیە کە مەسەن کەسێکە ڕاتوێژینەوەی کەسێکی تر بەکارێنێت و تەرکێشی پێکە یا خود بڵاوێکاتەوە یا بۆ ماستەر یا بۆ ئەوەنێ وەکو ئەتڕۆحی دکتۆرا تەقدیمیەکات ئەمانە هەمووی گرفتی زۆر گەورن لە عێراقا حل نەبوو حتا لە بینی بەشەکانی عێراقا مەسەن کەسێک لە مووسڵ لە ڕواوەی بەسڕە بەکارێنێت بەس چییە گۆڕێت سامپڵەکانی گۆڕێت و بە توێژینەوەیەکی ئەسیلی شەشمارەکرێت کەواتە ئەمە خۆی گرفتە بەڵام چییە لە ئەوروپا و کێشەیە حلکراوە مەسەن لە وێبێکە شتێک هەیە پێوترە دزرتیشن سایتێکە تۆ ڕۆی سەردانیەکی پێشتر ئەڕۆی ئەو تایتەڵە لێ ئەی بزانە کەس ئیشی لەسەر کردووە ئەگەر نەبەوە کاتە تۆ مافی کارکردنە هەیە لەسەر ئەو بابەتە بووکی بکەی حەزی بەڵێ پێشتر ڕزێرڤیکەی بە ناوی خۆتەوە بۆی یا ڕۆی مەسەڵەن هەتا بۆ کاری هونەریش ئەستایە مەسەر پرسیاری وەڵامی پرسیاری جەنابتان مەسەن کە کەسێک تابلۆیەک بڵاوە کاتەوە من پێم وایە خودی پرۆسە هونەریەکەی ئێمە مێکە لێرە کرێت هی خۆمان نییە کەواتە مەجارێ گومانێکی گەورەیە لە گشتی پرۆسەکە مەسەڵەن هەمومان نەزانین هونەر ئەوەی کە باسم کرد لە سەرەتاوە ئارت ینی دیاردەیەکی ڕۆژئاوایی ئێمە هاتوین لاساییەکەینەوە کەواتە ئەو نواندنەی کە ئێمەکەین و بەی خۆمان یەزانین و هەتا باسی بابەتی کۆپیڕایتەکەین تۆزێک درەنگە چونکە ئەوان زۆر پێشکەوتون لەو بابەتە مەسان ئەگەر بیت لە ڕەنسانسەوە کە ناوی هونەرمەند تۆمار کراوە ئەتوانم بڵێم 600 هەتا ئێستا و کارە مۆدێرنەکانیشیان ئێستا بە کلاسیکە ژمارەکرێتەوەن مەسەن ئەوانەی کە زۆر سەرەتا ڕادیکاڵ بوون و کاری لەساریان کردو ئێستا ئەمڕۆ چێتە ناو مۆزەخانەوە
کەواتە من کە ئەمڕۆیان باسی تازەگەری یان نوێخوازی یەکەم لە ناو باسی کرێتیڤیتی ناکەم چونکە هونەر چەمکی کرێتیڤیتی لێ بۆتەوە کرێتیڤیتی لە ناو ساینس ئێستا بۆ نمونە من ئەگەر ئیش لەسەرەوە بکەم 5G بکەم بە 6G ئەمە کرێتیڤیتیە مەداهێنانە بەڵام هونەر داهێنانی تیانەماوە هونەر تازەگەری تایە بۆ داهێنانە بێ شتێک بێت کۆنەکان بسڕێتەوە و هونەری تازە هونەری کۆن ناسڕێتەوە هەردووکیان لە یەک شێوازە ئیشەکەن یاخود لە یەک کاتە هاوکاتی یەک کارلێکن لە یەکتر بەڵام ئەوەی تر ناسڕێتەوە کەواتە فکرەی ناسخ و منسوخ ئەمەی کە لە دەقە ئاینیەکانە هەیە دەقی تازە دەقی کۆن ناسڕێتەوە لای ئێمە ئەمە لە زانستانی یانی ئێستا ئەگەر کەسێک حەزی لە 5G بێت جارێکی تر ناچێتەوە 3G بەکاربێنێت چکە خاوە پرۆسەسەری خێرایە ڕامی خێرایە سوزان ئەمە هەمووی داواکاری بازاڕە ئیش لەسەر چیەکە ئیش لەسەر بەرژەوەندی بەکارهێنەرەکات بەڵام بەرژەوەندی بەکارهێنەر لە کاری هونەریان زۆر سپاس دکتۆر نەبەز بابان مامۆسای زانکۆ زۆر سپاس کاک شیروان خان مامۆسای زانکۆ ڕەبەن خان زۆر سپاس بەڕێوەبەری پرۆژەی ئارتفرۆش زۆر سپاس بۆ کاتی ئێوە و کاتی خۆش بۆ ئێوە